عليك سلام يا أخوة بخير بي. نوري هاتي نوري شمال روي كاكا أحمد جان خالي خوش بي داني شفرمو خوا عفويك دانيشا زور من پێنا خۆش بوو بەڕاستی هەڵەمان زۆر من پێنا خۆش بوو ئێوە خۆش بن ئێوە سەلامەت بن نازانم چی بوو بۆم نازانم کاکە جان ئەمە ڕێگای هەمومانە بە قوربان ئاخ شەماڵ ئاخ شەماڵ ئاخ شەماڵ شەموڵە کورە داتای عەمری خۆت و گریانت نەمێنێ ئەرێ وەڵڵا ئاخر پیاوی وەکو تۆوە لە سوڵح و سوڵحکاری دانیشتووە توو شەرەفە دەمە گریانیان حەفلەیە ئاخر دەوت لەسەر وەزنی سەبوحە بوو هەردوانم بیرم ناچێتەوە نووری ئێستا نووری کاکە گیان بە قوربان نووری نەمردووە ئەزانم شەماڵ ئەمری ئەزانم شەماڵ کاکە ئەحمەد جان تۆزە سەبر و ئارامەتە بێ تەحەمولتە بێ ناشکوری مەکە ئەمە هەموو ڕێگای ئێمەشە ئێمەش بەو ڕێگای ئەڕۆین بەڕاستی پیاوێکی باش بوو بەڕاستی ڕێک و پێک بوو هەر باش بەخوا لە هەمومان ڕۆشتووە دڵنیا بە ڕۆی شەماڵ ڕۆی شەماڵ هەر وڵاو شەماڵە ئەها باڵی پێوێ شەماڵ تێک بوو بەخوا تێگە چی ئەوە بڕۆ زیاتر تێگە چی کاکە دوعای خێری بۆ بکە چی بکەم ئەرە کاکە وەڵای تۆ هەموو شتێکت بیر منیش بردەوە بەم هەموو گۆرانی و دۆ ڕێمی فاسۆ لاسی و نازانم چی کاکە و خۆ ئەمانم هەموو بەیان پێتری لەلایەت تۆ زانی من بۆچی هاتووم نەوەڵڵا توزانم یاخوا بەخێربی بۆ سەرخۆشی شەماڵ باشە بۆ ئەو هاتووم بەڵام بۆ ئیشێکی تریش هاتووم ئادێ کاک شەماڵ خوا عەفوی کە هیچی لای ئێوە باز نەکردەوە وەسێت نامەیەک شتێک ناوەڵڵا هاشنەکە نا بۆ چی بووە هیچی باز نەکردو ناوەڵڵا وەڵاهی ئەوی ڕاستی بێ بە حکمی ئەوەی دوکانەکانمان لێک نزیک بوو معاملەیەکمان هەبوو لە بینە من 15 ملیۆنم تقریبا 15 ملیۆنم کەوتۆ لای کاک شەماڵ یعنی لەوانە شەڕەوە سێت نامەیەک شتێکی نووسی بێت لە دوای خۆی شتێکی بەجێشت بێت خوا یەک دەقەبالێتتر بگەین عین جەناب 15 ملیۆنی داوە بە شەماڵی برام بەڵێ لە معاملەیە شەریک بووین بەس 15 ملیۆنم کەوتۆ لای بۆشی نەگەڕانیتەوە نەخێر نەیداومەتەوە تو خواوە بەشەرە تو خوا ئاخر شەماڵ تۆ بەشەریت تو خوا تۆ ئینسانیت ئاخر ناڵێک کابرا قەرزم ماوەتێ خەزم وەرگتۆ نابێ پارەکەی بەمەوە ئێستا بۆم دەرکەوتووە ئەشم بیللا برایەکی بێعەقڵم هەبووە خێرەوە سەیری یەکتێکن واللهی ئێمە سەرمان سوڕماوە تۆ ئینسانێکی یعنی چۆن وەسف بکەم نازانم تۆ تۆزێ لەمە پێش خۆ دەکوشت و لە خۆ دەدا و ئەگریای و بەس ئەزانی من تۆم تاقی کردەوە تاقیم کردیتەوە بەڵام بەڕاستی ئینسانێکی نازام چۆن وەسف بکەم عەمرت نەمێنێ دابووە شەی باشترا تێگەشتی چونکە شەماڵی برات ئینسانێکی بەڕاستی بەڕێز بوو لە ناومان ئینسانێکی زۆر ڕێک و پێک بوو خۆزگە تۆ برای ئەو نەبای بەس حەزەکەم یەکشتر پێ بڵم ئێمە پارەمان لای ئەو نییە بەعەکسەوە ئەو پارەی لای ئێمەیە ئێمە قەرزاری ئەوین تێگەشتی بەس من نەمزانین تۆ ئەو نەوع ئینسانەی کاک شەماڵی برات یا ڕەبی خوا عەفوی کە 500,000 لای من بوو بەس خۆزگە تۆ برای ئەو نەبای عەمرت نەمێنێرە وەڵڵا یاخوا بەخێر بێت یاخوا بەخێر بێ ڕەوانەی کە یاخوا شەماڵ ئەمڕۆ لە هەموو ڕۆژێ خۆشتر بێ ڕوود ڕەش بێ باشە